لم كوتانو هاتون بخير بن همو لاكتان بخير بن فرمين خان بخير بي ئەوەی کە گوێن لە پەیامەکەمان نەبووە سەرەتا کە ئەم شوێنەماندا مەزران سیانزەی دوی 2013 پرۆژەیەکی هاوبەشی من و ئەو برا هونەرمەندەم کاکە بەرزانی پارەی خەڵوز بۆ حەزەکەم برادران چکەم شە لە کۆمنتان نووسیویانە مشوری شوێنەکەتان بخۆن حەزەکەم ئەوە دووبارە بکەمەوە مشوری شوێن چۆن بخۆین ئێمە زۆر حەزەکەین پرۆژەکە لەمە گەورەتر بێ بەڵام وەڵی هەر خوا ئەوە نەدەستیەوە حکومەت دەسەڵاتدارە حکومەتیش ئەوە خانووی شوێنەوارە دنیای گەورەی داوامان کردو لەگە کۆمەڵە ڕێکخراوە جارێک تو دووبارەیەکە مۆچکە زۆر لە بەردڵم گرانە داوامان کردو لە پارێزگای سلێمانی هەموو مایندانیشانەوە قسەی لەگە کردوین ئەمە ڕێکخراوی فڵانە خوشکان بوون پرۆژەکەیان ئەوە جوان بۆ من شەرمەزارە بووم لە ئاستی و خوشکەیە چکە یو هەرچی پیشەی دەزڕەنگینیە کاتی خۆی ژن چی نازەم چەفتە و کەوا و چی دروست کردووە لێ زیینویەکەمەوە نیان نابە و نیانە بە ئێمە کەم ئیشێتی هەکەین ئەو خانوانە بە زەڕەنگەرێک قاچاقچی بۆی قاچاقچێتی تێ بکە بۆی حەزەکەم و لێ ئاگادار بن هونەر لەو کاتەوە هاتووە لە سەردەمی ژێردەستەیی ئەمڕۆ بە تایبەتی ئەم ڕاستیمەمان بۆ هونەرمەندێکی گەنج بەڵام ئەتوان بڵم هونەرمەندی گەورەی نێتەوەکەمان کاکە ئالان عارف ئەگەر عەزێ پێشێ بێتێرە من بە گەورەی بە هونەرمەندی گەورەی نێتەوەکەمان وەسفێکەم یەکەم لەبەر ئۆرشیفە دەگمەنی کە هەیە ئەوە خۆی بەتان باسەکە بە سەراتەکەی لەگەڵ مامۆستا ناسڕە بیرۆری زۆر هەیە لەو بابەتانە دومیشان من پێش ئەمان بەڕاستی من زووتر لی دەرچوم ئەندامی ئەو تیڤە بووم کە ئەم بەڕێزە خۆشەویستانە کاگلاوشی ژەمڕۆ خۆشبەختانە لێرەیە سوپاسی کاکە پەیجۆری عەلیشۆنمی ژەکەم کە ئەو ئەرشیفەی پێبەخشینێتەوە تیڤی مۆسیقای مناڵانی بێخود ساڵانی حەفتاکان کە ئەو تیپە دروست بوو و سترودەکانیان بۆ مامۆستا ناسڕ تۆما کرۆ کاتە ئەگەر یارمەتیمان بن کەمێک بێدەنگی ناو هۆڵەکە ڕابگرن بۆی ئەم برادرەمان باش بناسن هونەرمەندە لێ هاتووی نەتەوەکەمان کە بەر لە چەند ڕۆژێک وەکو سۆڵستێکی کورد بەشداری ئەتوان بڵم سەرپەرشتی گەورەترین با خۆی باسی بکات لە بەغا لە شاری بەغا چی کردووە چەپڵەیەک وە کاکالان سپاس بۆ هەموو لایەک سەرەتا من ئەمەوێ سپاسی کاک جەزا بکەم ئازێتی کێشاوە بۆ ئەم کارە مەسەرکردنەوەی ئەم بەڕێزانە ڕاستە ئەو ئازاری لە دڵی کاک جەزایە بێگومان لە دڵی هەموو هونەرمەندێکایە ئێمە ڕاستە ئێرە شاری سلێمانیە یعنی ئەو شوێنێکی ئێستا ئەم بەڕێزانەی لێن ڕاستە کۆمەڵێکی کەمن بەڵام هەمووی خەڵکی بە ئەزبوون و خەڵکی گەورەی تایە هیوادارم ئەو داوای کاک جەزا بێتە دی شوێنێکی باشتر پیا بکرێت بۆ خەڵکی ئەم شارە و بۆ ڕێودان بە هونەری کوردی بەڕاستی هەموو هونەرێک لە دنیاە لە ڕەسەنایەتی و دەست پێکە ئێمە ئەتوانین ئەنی لە شاری سلێمانیە زۆر کەسی بەتوانە هەیە ئەگەر ئێمە زەمینێکی باشمان هەبێت بێگومان زۆر کاری جوانتر ئەکرێ من بۆ خۆم ئەم جارەکە هاتوومەتەوە لە ڕێی لە ئەڵمانیەوە هاتمەوە ڕاستەخۆ بۆ بەغا لەوێ داوات کرام بە سۆلیستێکی کورد کۆمەڵە کاری جیهانی و کاری کوردیم نمایش کرد جێی سەرنج بوو جێی یاجاب بوو بۆ خەڵکی بەغا ڕاستی لە هۆڵی نیشتیمانی بەغا نمایش کرا زیاد 1000 کەس هاتبوو بەڕاستی دەنگ و سەدایەکی زۆریایەوە ئێساش بۆ یادی شاری سلێمانی بانگێش کراوم بە سەرپەرشتی بەڕێوەبەرایەتی محافزەتی سلێمانی و وەزارەتی ڕۆشنبیری کوردستان و 16 مانگ من لێرە کۆمەڵە کاری جیهانی و کاری کوردی کارێکم کردو بۆ شەهید بۆ پێشمەرگە بۆ شاری سلێمانی و کۆمەڵە کاری جیهانی وەکو مۆسیقای جیهانی وەکو نیکۆلای پاگانینی وەکو مۆسێ فەنتازی کۆمەڵێک کاری جیاواز مۆسیقای ڕۆژئاوایی هیوادارم 16 مانگ سەعات لە هۆڵی تەلاری هونەر ئامادە بن من ئەمڕۆ زۆر بەختەوەرم کە لەگەڵ ئێوە بەڕێزام من بەڕاستی ئەم شارە بۆ من سەرچاو و کەنگایەکە یعنی هەموو شتێکی جوان لەم شارەوە توان بەدی ئەکرێ هیوادارم هەر بەردەوام بن ئەمڕۆ کاک ناسر ئەستێرەیەکی گەورەیە لە هەر چوارپارچەی کوردستان یعنی من کاتێک ساڵانی 1970
البته دوای ڕێچکەی شەید کارزان و فەرمان کەوتین بەڕاستی تیپی شەید کارزان و فەرمان دەرگایەکی گەورە بوو بۆ چاوی کوردی مناڵانی کوردی هەمووی کردەوە ئێمە بەو ڕێچکەیە هاتین بە سەرپەرشتی بەڕێز مامۆستا نامدار قەرەداخی تیپی مۆسیقای بێخود دروستکرا ئەو کاتە بە سەرپەرشتی مامۆستا نامدار چوون بۆ بیستمان کە بەڕێز کاک ناسر هاتووە چوون بۆ بیارە کاتە پێشمەرگە بوو هاتبوو ئەم دیو لە منتیقەی بیارە و تڕێلە بوو تر مامۆستا نامدار وەکو بنەماڵەیەکی ناوداری سلێمانی و بنەماڵەیەکن زۆر بەڕاستی نیشتیمان پەروەرن ینی تەنها مەسەلەکە هونەر نەبوو چوین بەهانای کاک ناسرەوە زۆر زۆرمان پێخۆش بوو منیشیان برد من مناڵ بووم ئەو کاتە باوکم کەمانچێکی سینی بۆ کڕی بوو وتی کەمانچەکەش بیر نەچێ ئەڕووی ئیتر بوو من زۆر خۆش بوو بە سارەیەکی سارەی مامۆستا جەمال ڕۆشتین باوکم بوو مامۆستا جەمال بوو چەند کەسێک لە تیپی مەولەوی کە کاک ناسرمان بینی زۆر زۆرمان پێخۆش بوو ئیتر ئەو ئێوارێ دانیشتین و داوان لە من کرد کەمانچە لێم کاک ناسر سێرێکی کرد وتی چۆن ئەو مناڵە ئەتوانێت مۆسیقا لێە ئیتر باوکم وتی تۆ بەردەوام بە ئەو ئەتوانێت پشتگیریت کە ئیتر کاک ناسر زۆر زۆری پێخۆش وتی ڕاستە من لەو دیوم ئەم 20 شاری سلێمانی شارێکە دائێمان جوڵانەوەی هونەر پرشنگدارە بەڵام من بە چای خۆم بینیم ئیتر بەڕاستی ئێوارێکی زۆر زۆر جوان بوو لە یاد ناچێ بەڕاستی ئیتر هێنامان کاک ناسرمان هێنا بۆ سلێمانی ئیتر مامۆستا نامدار بیری لەوە کردەوە خۆتان نەزانن لە سەردەمانێکا بوو ئەم شارە زۆر لە ژێر زوڵم و زۆر و ستەمکاریا بوو ئیتر مامۆستا نامدار پێشنیاری ئەوەی کرد کە کۆمەڵێک کاری نیشتیمانی و سرودی نەتەوەیی تۆمارکەین بە دەنگە بە سۆز و بەهێزەکەی کاک ناسر ئەوە بوو هەموو تقریبەن 18 مادەی سرودی نەتەوەییمان تۆمار کرد بە دەنگی کاک ناسر لە سەردەمی مولازم محسینی پێ ئەوترێ کە زۆر ترسناک بوو ئەگەر ئەو کاتە ئەگەر ئاشکرا بووە بە بنەماڵە هەمومانیان نەکوشت بەڵام خۆشبەختانە کارەکانمان تۆمار کرد و یامان بە پێشمەرگە قارەمانەکان دەنگ و سەدایەکی باشیایە تا ئەمڕۆ ئەمڕۆ زۆر خۆشحاڵم کە بەڕێز مامۆستا ناسر ڕەزازی لێرەی حەزەکەم خۆشی باسی ئەو کارە بکە وڵای جەنابەت هەمووت باس کرد بەڵام کاتەکەی بەڕاستی کاتێکی زۆر زۆر ناخۆش بوو چەند کەسێک یەکیان باوکت بوو مامۆستا عارف مامۆستا جەمال بوو دوایی کاک جەزاس مامۆستا شەوقی بە تایبەت مامۆستا ئەحمەد سەعیش بە تایبەت بەڵام ئەوە گرنگ بوو مامۆستا شەوقی خۆی سەرپەرستی بەڕێوەبەری مەکتەبەکە بوو بەڕاستی یعنی ئەوان ئەو کاتێک کە ئێمە ئەچوینە ناو ژوورێکی بچووک بوو بە بەتانیوانە وەکو ستۆدیۆ پیاسێنیش بوو ڕاستە بەداخەوە حەمەی ئاسنگەر و جەماعەتێکی زۆر حرەسیاتیانەدا کۆڵان بە کۆڵان بۆ ئەوەی کە تووشی کێشە نەبین ڕاستەکە خۆشتان نەزانن ئەوەی کە تەمەنی هەبێت و بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری و هونەر بەڕێز کاک بابەکە دڕێیەکەم کە فەرمە بۆ پێشکەشکردنی خەڵاتی ڕێزانانەکە کەوەکو باسم کرد فروهەرێکی ئاینی نێتەوەکەمان فروهەرێکی زەردەشتی و ئیشی کاری دەستە پێشکەشەکەین بە مامۆستا فەرموو زۆر سپاس بۆ هەموو لایەکتان بەخێر بێن من پیرۆزبایی لە کاک ئەلانەکەم بۆ وەرگرتنی ئەو ئینە پیرۆزەکە یاومانەتی زەردەشتی خەڵاتی زەردەشتی شتێکی گرنگە بەڕاستی و من بەخێراتنی زۆر گەرمی برای خۆشەویستم کاک ناسرەکەم کە بەڕاستی هەر جەسارەتە بە خەولی خۆیان لە حزوری ئەوە ئینسان قسە بکە من لام گرنگە کە مەراسیمێکی بەو شێوەیە لێرە دروست ببێ برای خۆشەویستم کاک دەزا کە بەڕاستی شایانی تەقدیرەوە کاک بەرزانی خەڵوز وەکو مامۆستا فەرمی بەڕاستی ئەمە پشکۆیە ئێستا بە هیچ شێوەیەک ناکوژێتەوە من فەخرەکەم لە شارێکا بژین و لێ فرسراوە بین کە خەڵکی وەکو ئێوەی تیا مامۆستای گەورە وەکو بەڕێزان کە دانیشتون پێویست ناکە ناوێن بێنم ئەوەی من لام گرنگە ئەوەیە کە یەک خاڵباس کەم نامێ زۆر قسە بکەم بۆ هەم بۆ مەراسمی کاک ئالان کە شایستەیەوە لە ساڵەکانی 77ەوە
مۆسیقایان ژەنی و بۆ کاک ناسر ڕەزازی و خەڵکانی تر ئەوەیە کە وەکو کورد ئەڵێ دوو شت لە ژیانی میلەتانە هەیە ئەویش هەم شایی هەم شین ئێستا وەکو کاک جەزا وتی ئێمە ئەمە تەحەدای قەیرانەکانە ڕاستە تەحەدای قەیرانەکانە ئێمە کێشەمان هەیە قەیران هەیە شەڕ هەیە کوشتن هەیە شەهید هەیە ڕاستە بەڵام میلەت نابێ ژیانی بوەستێ ئەمە مەسەلەیەکی گرنگە ئەمە نیشانەی زیندوێتی میلەتی ئێمەیە کە لە شوێنی چۆک و ئێرە بتوانێت کۆبێتەوە و هەنگ جێڕێ پیاوی گەورە و کاک ناسر ڕەزازی بێت لێرە هونەرەکەی پێشکەشکە کە بەڕاستی من شانازیە بۆ من 33 ساڵێکە هاوڕێمەوە شانازی ئەو مێکە هاوڕێ ئەو بووم لە بێژوەی ئێرانەوە کە بیری ما بێ پێکەوە هاوڕێ بووین و من سپاسانەکەم و داواکەم لە کاک جەزا و کاک بەرزان کە بە هەمان شێوی تا ئێستا کە دویانە بەردەوام بن ئەم شارە شارێکی گرنگە کاک ناسر باسی کرد بە جوانی و ئەم شارە سەرتۆپی شارەکانی کوردستان لە هونەر و لە ئەدەب و لە ڕۆشنبیری ئەم شارە نابێ بکەوێ معامبەرە هەیە و هەوڵ هەیە بۆ دواخستنی سلێمانی و بۆ پاشخستنی و بۆ ئەوەی کە ئەو ڕووکارە مێژووی و هوندەری کە هەیەی نەیمێنێ هەرچی ئێمە ئەمانە لەم شوێن دانیشتین کە نەهێڵین سلێمانی بکەیەوە سپاسانەکەم ئینشەڵا سەرکەوتووە بن زۆر سپاس با مەساڵەنجە نەگەر زۆر سپاس فیرۆز بێ بەسەر چاوم یەک خەڵاتی ڕێزنایی ترمان ماوە بۆ برای شاعیرمان کاک عومەر کەسان کە ئەویش بەڕاستی چەندین شعری جوانی لەم زروفە لەم قەیرانانەیە بۆ پێشمەرگە بۆ کوردستان بۆ کەرکووک نووسیوە داوا لە بەڕێز کاک برای مەحمەدی خۆشەویست بەڕێوەبەرایەتی کە لە پور و فۆلکلۆری کوردەکەین کە فەرمێ بۆ پێشکەشکردنی خەڵاتەکەی کاک برایمجان کاک عومەریش باماشەوە لەم جێگایە ڕۆژێکی تایبەت کردبوو کە بە چەندین شعری جوانی نەتەوایەتی لێرە بەشدار بۆ سپاسێکم ئەگەر ئێوە هەرچێکتان وەڵام من سپاس بە خێراتنی هەموو لایەکەکەم و هونەرمەندی نەتەوەیی و گەورەی کورد بە مەسەلازر و هەموو ئەوە زیزانە شتی زۆر جوان وترا ئەوەی بڵێن ڕەنگە دووبارە بێت تەنیا ئەوە دووپاتەکەینەوە کە دژایەتێکی زۆر گەورەی شاری سلێمانیە کرێت چۆن دوژمنە یەک لە دوای یەکەکان داژیکەرە یەک لە دوای یەکەکان لە هەموو پارێزگاکانی عێراق و کوردستانیش خزمەتیان کردووە بە هەموو شارەکان تەنیا بەم شاریان نەکردووە سلێمانی باجی ئەوەیە کە دەستەمۆی هیچ کەسێ نابێت سلێمانی باجی ئەوەیە کە دەستەمۆی هیچ داگیرکەر و دوژمن و کاسەلێس و چڵکاوخۆرێکی ئەم دەوڵەت و ئەو دەوڵەت نابێت بڕابکەوەی باجی ئەین باجی پیاوەتی و شەهامەتە خەڵکی سلێمانی هەیە باجی ئەوەی نابێ بە نۆکەر و جاشی هیچ دەسە و تاقم و بنە ماڵێ ئەوە باجی ئەوەیە لەبەرەوە حەزەکەم هەموو خەڵکی سلێمانی ئەو ڕاستیە بزانێ وەکو کاک بابەکر فەرمووی هەمومان حسارمان لەسەرە خەڵکی سلێمانی و ئایانەوێ ئەو مێژوە جوانەش من لە چاوپێکەوتنێکی ڕاستەخۆوتم مەمنونی حکوومەتی هەرێمی کوردستان نین کە نازناوی پایتەختی ڕۆشنبیری بەخشیەوە بە سلێمانی مەمنونیشان نین لەبەرەوە ئەم شارە خۆی ئەوەی دروست کردووە چۆن شاری هەڵمەت و قوربانی ئەم شارە بە خوێنی ڕۆڵەکانی ئەو ناوەی بەخشیوە و هەمان شێوەش بە جود و هەوڵ و زانست و زانیاری و علم و معریفەتی ڕۆڵەکانی شاری پایتەختی ڕۆشنبیری پێبەخشراوە نەگەوەی پەرلەمانی کوردستان یا حکوومەتی هەرێم خێر بە سلێمانی بکەوە ئێمە مەمنونیانین وەکو خەڵکی سلێمانی و تا ئەم شارە خەڵکی جوانی تابێت ناکەوێ سەدام و باس و پێشتر ناتوانی بیخەن ئێساش ئەم کاسە لێسانی ئێساش خەریکە سلێمانی بخەن ناتوانن بیخەن بەڕاست زۆر سوپاسان بەڕاستی من حەزەکەم شیعری بۆ سلێمانی هەیە لێ پێشکەشیەوەی بەڕێزی سلێمانی لە چەخماخەی ئاسمانەوە ئازایەتی لە چاوەکان تا سەوز بوو لە هەڵۆی بەرزەفڕەوە ئازادی لە نێوی زارتا نەخش بوو لە سەختیدا هێندە سەختی ڕق ئەستورتر دەبێت لە نەرمیدا هێندە نەرمی سینەت سفرەی میوان دەبێت لە مێژووی کەمی تەمەندا هێند مەزنی بوویتە تەجێگیرەی شاران لە جوانیدا هێندە جوانی لە شانتایە فریشتە و پەلی ئاسمان لە فکر و ئەدەب و هونەردا پێشەنگی گەلی کوردانی
لە شەو ڕش و ڕاپەڕیندا تۆی شاری هەڵمەت و قوربان زۆر سپاس. بە خێراتێکی گەرمی ناوەندی ئەنجومەی ناوەندی زەردەشتیانی کوردستان پیری زەردەشتیانی کوردستان کاک لوقمانی حاجی کەریم و مامۆستا فەرهاد و میوانەکان یەکەم کە لەگەڵی هاتوون هاوڕێپەنا و سەرجە میوانەکان جێی خۆیەتی لێرەوە هەندێک ناوم بیر نەچێ بە خێراتی هونەرمەندی ناوداری نەتۆکەمان کاک حەمەڕۆکە کوچی خوشکی هونەرمەند دەرمێن ڕەزاک کە هێشتێکە لەو خوشکە بوێرانەی چەندین جار هاتووتە ئێرە لێرە بەشداری لەگەڵ ئەمە کردووە کاکە زایری خۆشەویست هەموو خۆشەویستان مامۆستا نەجم محەممەد بەڕاستی دامانناوە چوارشەمێکی بۆ تەرخام بکەین ڕێز زەمان دووبوونەکانی بگرین کە ئەویش لە چەندین بۆ نێتەوە هەتەکانە بەخۆ بەخش خوشکە گوڵزاد جەلال کە بە شعر چەندین جار لێرە بەشدار بووە زۆر دەموچاوی هاوڕێکۆنەکانمان لێرە بینمەوە کە لەوێنانەیە وجودیان هەیە کاکە لاوگلەتیفی خۆشەویست کە خزمەتێکی زۆری بە هونەرکردوان دامی دیێرینی تیپ مۆسیقای مناڵانی بێخۆت کاکە ئاری خۆشەویست کە ئێستا سەرۆکی بەشی مۆسیقای لە پەیمانگای هونەرە جوانەکانی هەولێر ئەوانە هەمووی هونەرمەندە خۆشەویست و جوانەکانی ئەم شاران کاک ڕێبوار لە ڕاگەاندن و کاک زای جەلالی خۆشەویستەوە بەڕاستی ڕۆڵی هەبووە حەزەکەی ناهانکە بەردەوام بێ بۆی تۆزێک دڵ و درەودام کرێتەوە لەگەڵ مۆسیقای گۆرانی تۆزێت خوا زیادی کۆش تۆزێ ڕبێر بێنە